ڕێز و سڵاوێەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە بەرنامی لێکدان و هەڵوێز لە قسمەتەوەی خۆشەویستدام چەند بابەتێکمان ئامادەکردووە بۆتان دەخوێنمەوە. بابەتێکەمیشمان بەناو نیشانی لە عێراق بۆچی گروپەکان چەک ڕادەست دەکەن. فارس نەورۆڵیان بابەتی ئامادەکردووە بەم جۆرە دەست پێ دەکات. لە دوای 2023 زاینی دەیان گروپی چەکداری جیاواز لە عێراقدا بە فەرمانی مەرجەعیەت بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش یان پاڵنەری هێزی دەرەکی خۆیان ڕاکەند. ئەمە ژوای کرد دۆخی یاسای عێراق بشێوێت تا ئەو ڕادەی کەس دڵنیان نەبێت لەسەر و ماڵی خۆی. ئەم فرەناوەندیە سەربازیە عێراقی تووشی داڕوخانی سیاسی ئابووری و کۆمەڵایەتی کردهبوو. بەڵام لە دوای شەڕی ئیسرائیل فەڵەستین و دواتری ژاڵۆزیەکانی نێوان ئەمریکا ئیسرائیل و ئێران وەلەتەک دەست بەکاربوونی عەلی زەیدی وەکو سەرۆک وەزیران عێراق چووە قۆناغێکی تەواو جیاوازەوە. بۆیە گروپە چەکدارەکان بۆ خۆگونجاندن لە تەک دۆخی تازەدا خۆیان هەڵدەوەشێننەوە و دەچنە ناو دامەزراو سەربازی و ئاسایشیەکانی عێراقەوە. تاوەکو ئێستا گروپەکانی وەکو سەرای سەلام، کەتیبەکانی ئیمام عەلی و عەسایب خۆیان هەڵوەشاندوێتەوە. ئەم پرۆسەیە لە خۆڕان نەهاتووە، بەڵکو بەرەنجامی چەندین گۆڕانکاری ناوخۆی نێودەوڵەتی هەرێمایەتی و یاساییە. لە هەمان کادا نیشانەی تێگەیشتنی هێزەکان و گروپە چەکدارەکان لە گۆڕانکاری و پێشهاتەکان بۆ ئەوەی نەبنە بەردەباز و بە وریاییەوە خۆیان دەرباز بکەن. بڕیاری چوونە ناو دامەزراوە فەرمیەکانی عێراق و چەکەکانیشیان ڕادەست دەکەن. دەکرێت پاڵنەری ئەم گۆڕانکاریەش لە بیرکردنەوەی گروپە چەکدارەکاندا لە چەند خاڵێکدا کورد بکەینەوە کە خاڵ یەکەمی بەم جۆرەیە. فشارە یاسایەکانی دەوڵەت. ئەم فشارانە بە پاڵپشتی نێودەوڵەتیەوە دەکرێن بۆ دەرکردنی یاسای ڕێخستنەوەی هێزە چەکدارەکان و هاوکات هۆشداریدانە بۆ گروپانەی لە دەرەوەی چوارچەوەی دەوڵەتدا چەکیان پێ و وەکو میلیشیا سیر دەکرێن. چونکە ئەم دۆخە ئایندەیەکی دەخستە مەترسیەوە بۆیە خۆڕادەستکردنیشان هەڵبژارد و هەرچەندیشە خۆڕادەستکردن بۆ ئەوان هیچ نەنگێکی تێدا نییە، چونکە دەچنە ناو دامەزراوەیەکی فەرمی کە هەر لە دەستی شیعە خۆیدایە. خاڵێکی تر خاڵی دووەم کۆتایی هاتنی شەڕی داعش. نەمانی پاساو بۆ ئەو شەڕە و مانەوەی گروپە چەکدارەکانی خست بۆ ژێر پرسیارەوە. خاڵی سێم گۆڕانکاری لە بیرکردنەوەی سەرکردە سیاسیەکاندا، چونکە زۆرپەی گروپە چەکدارەکان باڵی سەربازی حیزبەکانن. سەرکردە سیاسیەکان تێگەیشتن کە گەربیانەوێت بەشدار بن لە دەسەڵاتدا و شەرعیەتی نێودەوڵەتی بەدەست بهێنن، پێویستە واز لە چەک بهێنن. سیمایەکی مەدەنی بە خۆیان ببەخشن و پێچەوانەی تەوژمە نێودەوڵەتیەکە مەلە نەکەن. خاڵی چوارەم فشاری نێودەوڵەتی و هەرێمایەتیە، بە تایبەتی لەلایەن ئەمریکا و نەتەوە یەکگرتوەکانەوە کە داوای کۆتایی هێنان بە دیاردەی گروپە چەکداریەکان دەکەن و ئەمەیان کردوێتە مەرج بۆ پێشکەشکردنی پاڵپشتی ئابووری و سیاسی بە عێراق. و خاڵی پێنجەم مەسەلەی دارایی و بژێوی چەکدارەکانە بۆ ئەوەی لە دۆخێکی ناسەقامگیردا نەمێننەوە و داهاتوێکی ئارامی ئابووریان هەبێت. گروپە چەکدارەکان بە دوای جێگرەوە و گەرانتیەکی دارایی جێگیردا دەگەڕن. تەنها چارەسەری چوونە ناو دامەزراوە فەرمیەکانی عێراقە بۆ ئەوەی ناونیشانی یاساییان هەبێت و موچەی مانگانە و خانشینیان مسۆگەر هەبێت. ئەم هۆکارانە و چەندین پێشهاتی سیاسی ئەمنی و ئابووری دیکە هاوکاتن لەگەڵ سیاسەتی نێودەوڵەتی کە پشتگیری لەو ئاراسەیە دەکات کە دەبێت چەک تەنها لە دەستی دەوڵەت دابێت. تۆم باراک نێردەی سەرۆکی ئەمریکا دوای ڕادەستکردنی چەکەکانی گروپەکانی سەرای سەلام، کەتیبەکانی ئیمام عەلی و گروپی عەسایب بە دەوڵەت بۆ پشتگیری و هەندانی گروپەکانی دیکە لە لێدوانێک داوتی سپاسی و گروپە عێراقیانە دەکەن کە چەکەکانیان ڕادەست دەکەن. لەلایەکی دیکەشەوە فایق زەیدان داوای لەو گروپانە کرد کە تا ئێستا چەکیان ڕادەست نەکردووە لە پێناوی ئاسایشی عێراقدا چەکەکانیان ڕادەست بکەن. بۆیە ئەم واقعە نوێی لە عێراق و ناوچەکەدا هاتووەتە ئاراوە هۆکاری سەرەکین بۆ دانانی چەک لەلایەن گروپەکانەوە. سەبارەت بە لایەنی کوردیش پێویستە حیزبەکان سەرڕای هەر جیاوازی و کێشەکانی نێوانیان لە بەرامبەرم تەوژمە تازەیەدا و هاو هەڵوێز بن و ورتر و بەرپرسانەتر مامەڵە لەگەڵ ئەو دۆخە و پێشهاتەکان و لێکەوتەکانیدا بکەن. ئەوەش لەبەر چاو بگیرێت کە دوور نییە لە پشتی ئەم سیناریۆیەوە ئامانجی دیکە هەبێت. پاکتاوی سیاسی بە بەرگی دژە گەندەڵی خوێندنەوەیەک بۆ نەریتێکی نوێی دەسەڵات لە عێراق. ئەمە ناونیشانی بابەتێکە کە لەلایەن ئاریان ڕەوف و ئامادەکراوە بەم جۆرە دەست پێ دەگات کە بۆتان دەخوێنمەوە.
لە کایی سیاسی عێراقدا جۆرە نەریتێکی دووبارە بووە لەگەڵ دەستبەکاربوونی هەر کابینەیەکی وزاری نوێدا سەر هەڵدەدات. ئەویش دەستپێکردنی هەڵمەتی دژە گەندەڵی و لادانی بەرپرسانی حکومیە. ئەم جاردەیە لە ڕواڵەتدا وەکو وەڵامدانەوەیەک بۆ داواکاری شەقام و جێبەجێکردنی یاسا دەردەکەوێت، بەڵام لە قوڵاییدا پرۆسەیەکی ئاڵۆزە بۆ چەسپاندنی دەسەڵات و جێپەی قایمکردن و خودی سەرۆک وەزیران خۆشی. وەگاشکرایە چەندین کابینەی وەزاری لە عێراقدا پێک دەهێنرێت سەرۆک وەزیرانەکەی خاوەنی پێگەی سیاسی بەهێز نییە. هەر بۆیە لە سەرەتای کاریدا ڕوبەڕووی قەیرانی متمانە دەبێتەوە، بۆیە پەنابردن بۆ دەستگیرکردن و ئاشکراکردنی دۆسیەکانی گەندەڵی وەک ستراتیژێکی پۆپۆلیستی بەکاردێنن تاوەکو شەرعیەتێکی کاتی لە لای هاوڵاتیان بۆ خۆی دەستەبەر بکات و لەلایەکی تریشەوە هەوڵی چەسپاندنی دەسەڵات و پێگەی خۆی بدات. لێردا میندیا ڕۆڵێکی سەرەکی دەگەڕێت لە بڵاوکردنەوەی وێنەی دەستگیرکردنەکان و بەیان نامەتون دەکەن، نەک بۆ بڕینی سەرچاوی گەندەڵی، بەڵکو بۆ دروستکردنی وێنەی پاڵەوانێک لە خەیاڵانی گشتیدا. ئەمە لە کاتێکدا ئەم جوڵانە وەکو ئامڕازێکی پاکتاوی سیاسین بۆ جێگیرکردنی دەستکەلا و کەسانی وەفادار سەرۆک وەزیران لە جومکە هەزیارەکانی دەوڵەتدا بەو هیوایی جێپەی سەرۆک وەزیران قایم بکەن و پێگەی بەهێز بکەن، چونکە هەر سەرۆک وەزیرانێک دێت دەیەوێت بێتە سەنتەری هێز. ئەمەش لە کابینەکانی پێشووتر و بە دیاریکراوی لە کابینەکانی کازمی و سوودانی بەزەقی بە دەرکەوتن و چونکە پێگەی سیاسیان لاواز بوو کاتێک بوونە سەرۆک وەزیران. بۆ نمونە لە کابینەی مستەفا کازمیدا لە لیژنەی 29 بە سەرۆکایەتی ئەحمەد ئەبوو ڕەغیف وەک ئامڕازێکی فشار دژی نەیارەکان بەکارهات، بەڵام لەگەڵ هاتنی کابینەکانی محەممەد شیع سوودانی نەک هەر ئەو لیژنەی هەڵوەشایەوە، بەڵکو خودی ئەندامانی لیژنەکە و بەرپرزانی نزیک لە کازمی لەژێر ناوی دزی سەدە ڕوبەڕووی لێپرسینەوە بوونەوە. و دووبارە ئەم جوڵەمان لە سەرەتای کابینە نوێەکەدا بەڕوونی بەدی کرد کاتێک سەرۆک وەزیرانی نوێ عەلی زەیدی لە دیداری ڕۆژنامەنووسیدا ئاماژەی بەوە کرد 200 ملیۆن دۆلاری ڕەت کردوێتەوە لە بەرامبەر بێدەنگبوونی لە دۆسەی گەندەڵی بریکاری وەزیری نەوت عەدنان حەمد حەموودی. بە مانایەکی تر بەم نمایشە سیاسیە سیمبولیە گەندەڵی لەناو ناچێت، بەڵکو تەنها نەخشەی دەستکەلا بوون و دڵسۆزی دەگۆڕێت، واتە گەندەڵکارانی نەیار لا دەبرێن تاوەکو شوێن بۆ گەندەڵکارانی نوێ یان وەفادار بکرێتەوە. لە هەمان کاتدا ئەمە پەیامێکی ناڕاستە و خۆشە بۆ لایەنە سیاسیەکان. ئەگەر هەر لایەنێک نەیار بێت دۆسیە کۆنەکانی هەڵدەدرێتەوە، ئەمە ژوایان لێ دەکات لە بەرژەوەندی سەرۆک وەزیران بێنە ژێر باری مامەڵە سیاسیەکان. تراژیدیای ئەم مۆدێلە لە بەگژدا چوونەوەی گەندەڵیە لەوەدایە کە سەرۆک وەزیرانەکان لە عێراقدا بە شوێن پێی یەکتردا دەڕۆن و هەمان تاکتیک دووبارە دەکەنەوە بێوەی دەست بۆ ڕێگی کێشەکە بەرن، چونکە وەگاشکرایە گەندەڵی لە عێراقدا دیاردەیەکی تاکە کەسی نییە، بەڵکو لە پێگاتەی سیستەمی دەوڵەتدا ڕێگی داکتاوە لە شێوەی پشکێنەی سیاسی بۆ دابشکردنی دەستکەوتەکان. هەر بۆیە کاتێک چاکسازی تەنها لە کارکتەرەکان قەتیز دەکرێت، ئەوە گەندەڵی نەک هەر کەم نابێتەوە، بەڵکو چەسپاوتر دەبێت و تەنها خاوەنداریەتەکەی دەگۆڕێت لە دەستی نایەرەکانەوە دەگوازرێتەوە بۆ دەستی لایەنگرانی سەرۆک وەزیرانە نوێکە و تەنها ئەو کەسانە دەتوانن تێیدا بەردەوام بن کە لە بازنەی وەفاداری سەرۆک وەزیراندان. دەرەنجام دەتوانین بڵین ئەم بەگشتدا چوونەوەی گەندەڵیە جەنگێک نییە بۆ بڕێنی ڕەگی گەندەڵی، بەڵکو نمایشێکی سیاسیە بۆ گۆڕینی نەخشەی دەستکەلابوون لە پێناو بەهێزکردنی پێگەی سیاسی سەرۆک وەزیران و گۆڕینی گەندەڵکارە نایەرەکان بە گەندەڵکارە وەفادارەکان. هەروەها وەک چەکێکی سیاسی دژی ئەڵقلاوەزەکان بەکاردێت لە کاتێکدا ماسیە گەورەکان و بزوێنەرە بنەڕەتیەکانی گەندەڵی پارێزبەندیەکی سیاسی پتەویان هەیە. ژینگە لە نێوان یاسا و جێبەجێکردنی یاسادا سلێمان مستەفا ئەم بابەتەی ئامادە کردووە. پاراستنی ژینگە لە سەدەی 21دا تەنها بابەتێکی سروشتی و ئاسایی نییە، بەڵکو بابەتێکی هەنووکەیە کە پەیوەندی بە تەندروستی، ئابووری، ئاسایشی خۆراک و پاراستنی مافەکانی نەوەکانی داهاتووە هەیە. هەر بۆیە زۆربەی وڵاتانی جیهان یاسا و سیاسەتەکانیان بە شێوەیەکی بەردەوام نوێ دەکەنەوە تا بتوانن وەڵامی مەترسیە نوێیەکان بدەنەوە. بە پێی هەندێک لە بنەما گرنگەکانی یاسا وەک بنەمای پێویستیە نائاساییەکان حکمی تایبەت هەیە و بنەمای هیچ تاوان و هیچ سزایەک بوونی نییە مەگەر بە دەقی یاسا نەبێت. یاسادانەر پێویستە هەموو کاتێک وەڵامی گونجاو بداتەوە بۆ هەڕەشە و مەترسیە نوێیەکان. پرسی ژینگەش لە هەرێمی کوردستان لەو بابەتانەیە کە پێویستی بە پێداچوونەوەی بەردەوام و
چوارچێوەیەکی نوێی یاسایی هەیە لە عێراق و هەرێمی کوردستانیش پرسی ژینگە لە چوارچێوەی چەند یاسە و بڕیارێکدا ڕێک خراوە لە هەرێمی کوردستان لە ساڵی 2010 تا و کوێستا چەندین یاسا هەموارکردنەوەی یاسایی و بڕیاری تایبەتی بۆ پاراستن و چاکردنی ژینگە دەرچووە لەوانە یاسای پاراستن و چاکردنی ژینگە ژمارە 8 ساڵی 2008 یاسای دەستەی پاراستن و چاکردنی ژینگە ژمارە 3 ساڵی 2010 یاسای هەموارکردنەوەی ژمارە 11 ساڵی 2022 و هەندێک یاسا و بڕیاری پەیوەندیداری تر بەڵام دوای نزیکەی دوو دەیە لە دەرکردنی یەکەم یاسا پرسیارێکی گرنگ هەیە ئایا ئەم چوارچێوە یاساییە هێشتا توانای وەڵامدانەوەی ئەو هەڕەشانەی هەیە کە ڕوو لە ژینگەی هەرێمی کوردستان دەکەن ڕاستیەکەوەیە کە هەرێمی کوردستان ئێستا ڕوبەڕووی ژمارەیە قەیرانی ژینگەیی بووەتەوە لە بواری ئاوە وشکبوونی سەرچاوەکان و هەڵکشانی بێسنووری ئاوی ژێرزەوی و کەمبوونی ئاوی خواردنەوە مەترسێکی گەورەی دروست کردووە لە بواری هەواشدا پیسبوونی هەوا سوتاندنی پاژماوەکان و هەڵکشانی گازی زیان بەخش کاریگەری خراپیان لەسەر تەندروستی هاوڵاتیان هەیە لە بواری پاشما و ئاوە ڕۆژدا هێشتا شێوازی کۆکردنەوە و مامەڵەکردن لەگەڵ خۆڵ و خاشاک و ئاوە پیسەکان لە ئاسی پێویستدان نیە هەروەها کەمبوونەوەی ڕوبەری سەوزایی تێکدانی دارستانەکان و ناوچە سروشتیەکان ئەگەر کەوتنەوەی دارستان و پاوەنەکان پابەندبوونی هەندێک پرۆژەی نیشتەجێبوون با پێوەرەکانی سەوزایی و مەترسیەکانی ڕوو لە ژیانی کێوی و باڵندەکانیش باشێکی دیکەی ئەم قەیرانە پێک دەهێنن ئەمانەش کێشەیەکن کە لە زۆر حاڵەتدا یاسەکانی ئێستا بە تەواوی وەڵامیان نادەنەوە لەگەڵەوەشدا کێشەی سەرەکی تەنها لە خودی یاسەکاندا نییە بەڵکو لە میکانیزمی جێبەجێکردنیشدایە لە ئاستی هۆژیاری هاوڵاتیان پلان و بەرنامەی حکوومەت و ئەمەدەکاری دامەزرا و پەیوەندیدارەکانیش دیارە زۆربەی سزاکان لەگەڵ قەبارەی زیانە ژینگەیەکان ناگونجێن و هەندێک جار کاریگەری پێویستیان نییە لە هەمان کاتدا دەستگا چاودێریەکانیش هێشتا پێویستیان بە دەسەڵات بودجە تەکنەلۆژیا و کادری پسپۆر هەیە و بۆ ئەوەی بتوانن یاسایەکان بە شێوەیەکی کاریگەر جێبەجێ بکەن ژینگەی پاک تەنها بابەتێکی خزمەتگوزاری نییە بەڵکو مافێکی بنەڕەتی هاوڵاتیە بۆیە هەرکی دەسەڵاتە گشتیەکان کام مافە بپارێزن و ڕێگری لە هەر هەنگاوێ بکەن کە زیان بە تەندروستی مرۆڤ و سەرچاوە سروشتیەکان دەگەیەنێت پاراستنی ژینگە لە ڕاستیدا پاراستنی مافی ژیان و مافی نەوەکانی داهاتووشە بۆیە پێویستە پەرلەمانی کوردستان کاتێک دەست بەکارەکانی دەکاتەوە پێداچوونەوەیکی گشتگیر بە یاساکانی ژینگەدا بکات و یاسایەکی نوێ و سەردەمیانە بخاتە بواری جێبەجێکردنەوە هەروەها پێویستە سوود لە ئەزمون و شارزای پسپۆران زانکۆکان کۆمەڵگەی مەدەنی و ئەزمموی وڵاتانی پێشکەوتوش وەربگرێت ئەو یاسا نوێیە دەبێت سزادانی تاوانە ژینگەیە گەورەکان تونتر بکات هەڵسەنگاندنی کاریگەری ژینگە بۆ هەموو پرۆژە گەورەکان پێویست بکات پاراستنی سەرچاوەکانی ئاو دارستانەکان بە شێوەیەکی ورد ڕێک بخات و دەسەڵاتی زیاتر بدات با دەستگا چاودێریەکان بۆ جێبەجێکردنی یاسا ئایندەی هەرێمی کوردستان بە ئاسی پاراستنی ژینگەیەکەوە پەیوەستە ئەگەر ئێستا هەنگاوی یاسای و کارگەڕی گونجاو نەنرێت زیانەکانی داهاتوو تەنها ژینگە ناگرێتەوە بەڵکو تەندروستی ئابووری و ژیانی نەوەکانی داهاتوش دەگرێتەوە هەر بۆیە کاتیەوە هاتووە ژینگە لە ئاسی دروشم و ئامۆژگاریەوە بگوازرێتەوە بۆ ئاستی سیاسەتێکی گشتگیر و یاسایەکی سەردەمیانە و کاریگەر پاراستنی ژینگە تەنها بەرپرسیارەتی حکوومەت نییە بەڵکو ئەرکێکی هاوبەشی تاک خێزان قوتابخانە پەیمانگە زانکۆ و کۆمەڵگەی مەدەنی و میدیایە هەروەها پێویستە سوود لە تەکنەلۆژیای نوێ سیستەمی ریسایکلین پاکردنەوەی ئاوەڕۆکان و بەرنمەکانی هۆشیاری ژینگەی وەربگیرێت ئەگەر ئێمە ئەمڕۆ ژینگە نەپارێزین لە داهاتوودا ژینگە ناتوانێت ئێمە بپارێزێت چونکە پاراستنی ژینگە پاراستنی ژیان و ئایندەینەوەکانی داهاتووشە بەڵێ بینەران بابەتێکی دیکەمان ئامادەیە کە لایەن عیماد ئەحمەد ئامادەکراوە بە ناونیشانی بەهێزی ڕاستەقینە ئەوە نییە کە هەرگیز ناکەوێت ڕەنگە مرۆڤ بۆ ئەوە نەژی کە هەرگیز نەڕوخێت بۆ ئەوەیە دوای هەر ڕوخانێک هێشتا بیر لە هەستانەوە بکاتەوە ڕەنگە مرۆڤ بۆ ئەوە نەهات بێتە ئەم ژیانەوە کە میشە لەسەر پێ بێت چونکە ژیان لە بنەڕەتدا ڕێگایەکی هێمن و ڕاست نییە ژیان پڕە لە تەم و هەور و بروسکە لە داکشان و هەڵکشان و لە شەوە تاریکەکان و بیابانە نادیارەکان هەندێک جار مرۆڤ وەک دارێکی کۆنی بەڕوو لە بەرامبەر بایەکی بەهێزدا لقەکانی دەچەمێتەوە بەڵام قەدەکەی قایم ڕادەوەستێت هەندێک جاریش وەک خانوویەکی بێپایە لە ژێر باری قورسی ژیاندا
ڕووخێت و دەتەپێتەوە بەڵام ڕازە گەورەکە لەوەدا نییە کە نەڕووخێن ڕازەکە لەوەدا دوای هەر ڕووخانێک هێشتا شتێک لە ناخماندا بمێنێت بە ناوی هیوە مرۆڤ ئەو بوونەوەرەیە کە دەتوانێت لەناو خۆڵەمێشی شکستیشدا چرایەکی بچووک بپارێزێت ڕەنگە ئازاری ژیان نەمرێت بەڵام هێزیێستانەوەش هەرگیز بە تەواوی ناکوژێتەوە چونکە جەستە وەک چەمکێکی ژێر زەوی هەرچەندە لە ڕووکەشدا وشک دیار بێت لە قوڵاییدا هێشتا ئارەزوی ڕۆیشتن دەپارێزن مرۆڤ زۆرجار لە دوای شکستەکاندا خۆی باشتر دەناسێتەوە لەو کاتانەی کە هەموو دەرگاکان دادەخرێن تێدەگات کە هێشتا دەواازەیەک لە ناو ناخی خۆیدا کراوەیە لەوانەیە مرۆڤ زۆر شت لە دەست بدات تەندروستی خەونەکان هاوڕێیان یان تەنانەت باوەڕی بە هەندێشتی تر بەڵام تا ئەو ساتەی هێشتا بتوانێت دوای شەوێکی تاریک چاوەڕوانی بەیانی بکات واتە هێشتا نەشکاوە چونکە شکانی ڕاستەقینەوە نییە مرۆڤ بکەوێت شکانی ڕاستەقینە ئەوەیە دوای کەوتن بیر لە هەستانەوە نەکاتەوە ڕووخان کۆتایی نییە هەندێک جار دەستپێکی بینینێکی نوێ بۆ خۆمان ژیان فێرمان دەکات کە بەهێزی ڕاستەقینە لەوەدا نییە هەرگیز نەکەوێت بەڵکو لەوەدایە هەر جارێک دەکەوێت هێشتا توانێ هەستانەوە هەبێت چونکە ئازار زۆر جار ئەو دەرگایەیە مرۆڤ ئاسانتر لێوەی دەردەچێت و وتارێکی هەندێک جار و تاریکی ببورن هەندێک جار وا دەکات مرۆڤ نرخ و واتای ڕووناکی باشتر بزانێت مامۆستا موحسین نووسەر دەڵێت مامۆستا موحسینی خاڵمەیوت مرۆڤ ئەو کاتە بە تەواوی لەناو دەچێت کە مانای هەستانەوە لەبیر بکات لەبەر ئەوە ڕاستی ژیان لە بێکەوتندا نییە لەوەدایە مرۆڤ هەر جارێک داوای دوای شکست واتایەکی نوێ بۆ مانەوەی خۆی بدۆزێتەوە ڕەنگە واتای ژیانیش هەر ئەمە بێت ئەوەی مرۆڤ دوای هەموو ڕووخان و بێ هیوای هێشتا بتوانێت بە دەنگێکی کەس لە قوڵای ناخیدا بڵێت من هێشتا تەواو نەبوو هێشتا دەکرێت لە ناو خۆڵەمێشی شکستدا بەیانێکی نوێ دابگیرسێنرێت ئەوە ڕووخان تەنها کۆتایی نییە و دەبێتە دەستپێکێکی خۆناسینێکی نوێتر بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست بەم جۆرە هاتینا کۆتایی ئەم بەرنامەی لێکدان و هەڵوێسیش کە هیوادارم بابەتەکانی بەدڵی هەموو لایەکتان بوو بێ تاکو بەنامەیەکی تر و ئامادەکردنی چەند بابەتێکی تر بۆ ئێوە کات و ساتێکی باش بۆ هەموو لایەکتان